بە مەبەستی دەربڕینی پشتیوانی و هاوسۆزی بۆ دۆزی فەڵەستین و مسلمانانی غەزا هەر سێ مەڵبەندی کۆمەڵ و یەکگرتوو بزوتنەوە لە چەمچەماڵ مەراسیمێکی جەماوەریان ڕێخست. لەو مەراسیمەدا کە چەند وتارێکی وشیاری و بەرگە و چالاکی ئەدەبی و هونەری لە خۆ گرت، بەشداربووان تاوانکاریەکانی قەوارەی زایۆنیان دژ بە خەڵکی مەدەنی فەڵەستین و کەرتی غەزاوە بیرهێنایەوە، هەروەک پشتیوانی و هاوسۆزیان بۆ هاوڵاتیانی مەدەنی غەزا نیشاندا. من پێم وایە ئەوەی کە ئێمە ئەمڕۆ دەسەڵاتمان هەیە بە دوعایەکی خێر بە پاڵپشتیەک کە پشتگیری مسلمانانی غەزە بکەین کەم نییە، شتێکی زۆر گەورەیە. داواکارم لە مسلمانان بە دوعای خێر بەوەی لە توانایانە هەیە پشتگیری مسلمانانی غەزە بکەن هەتاوەکو خوای گەورە ئینشاءڵڵا نەسر و سەرکەوتنیان پێ بەخشێت. تاکید پاڵپشتیکردن بۆ برایانی غەزە بۆ خوشک و برایانمان لە غەزە، یعنی هەر هیچمان پێ نەکرێ خۆتوانین پاڵپشتیە بکەین یان بە دوعایەکی خێر بەشداری بکەین لەم کۆبوونەوەانە. ئەمە هیچ نییە بۆ ئەوان، یعنی لە تا ئەوەی کە ئێمە بتوانین بەشداریکەین خۆزگابمان توانایە بەشداریمان کردایە لەگەڵ ئەمانە بووینە بە دڵ و بە جەستە باوەڕکە من لەو ڕۆژەوە یعنی کە ئەم شتە ڕووی داوە وام لێ هاتوو، یعنی وازانم ناڵەکانی خۆ من هیچ هەستن ناکەم کەم ناڵی خەڵکی ترە. هاوڵاتیانی ئیسلامدۆستی چەمچەماڵ و کادیری حیزبە ئیسلامیەکان پیان وایە ئەوەی ئێستا لە غەزە دەگوزەرێ بە هەموو یاسا و ڕێسای ئاینی و زەمینەکان تاوانی جەنگە و قەوارەی زایۆنی دژبا خەڵکی بێدیفاعی غەزە بەرپای کردووە. بەڕاستی دەستان خۆش بێ ئەمڕۆ ئێمە ئەمانەیە بەڕاستی وەکو سێلایانی ئیسلامی ناڕەزایەتی خۆمان دەربڕین سەبارەت بەو قەتڵ و عامیکەوە ئاگر و ئاسن ئەبارەی بەسەر خوشک و براکانمانە لە کەرتی غەزە. ئەمە لە کاتێکایە کە بەرچاوی دنیای ئەمڕۆ ئەنجامەدرێت کە دنیاکە پڕ دروشمی باق و بریق بەناوی مافی مرۆڤەوە وەکەوەی ئەم یاسا و جارنامانیکەوە لە مافەکانی مرۆڤی نەتەوەیەکردوەکانە ئاماژەی پێکراوە، یعنی شمولی خەڵکی غەزە نەکا بەڕاستی ئەوان ستەمیان بەرامبەرەکرێ ئەوان زوڵمیان بەرامبەرەکرێ. ئێمە لێوە بەڕاستی هەستی خۆمانیان بۆ دەرەبڕین، ئێمە ئیدانەی ئەم دەستدرێژیانە ئەکەین چونکە بە هەموو پێوەرێک بە هەموو قەتەنان یاساکانی حربیش پێشێڵەکەن. دیارە ئێمە ئیمڕۆ وەکو جەماوەری ئیسلامخوازی کوردستان لە سنووری چەمچەماڵ ئەستاین بە ئەم گردبوونەوەیە، لە ڕاستیە ئەم گردبوونەوەیە کەمترین هەڵوێزەربڕینە بۆ ئەو برا و خوشکە مسلمانانەمان کە لە کەرتی غەزە لەلایەن ئەو زاڵمانەوە تۆمەتبارە ئەکرێن پشت و بڕ ئەکرێن. بەڕاستی ئێمە هەڵوێستی خۆمان بۆ مافی ئەو مسلمانانە دەرەبڕین، هیوادارین هەڵوێستی جددی هەبێت لەلایەن ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکانەوە، لەلایەن خەڵکە بە ویجدانەکەوە بەهانانەوە بچۆن و داواکارین خوای گەورە خۆڕاگریان پێبەخشێت و کوژراوەکانیان بە شەهید حساب بکات. نزیکەی 3 هەفتەیە ڕژێمی زایۆنی بەردەوام بۆردومانی کەرتی غەزە دەکات و لە پرۆسەیەکی تیرۆری ڕێکخراودا هەزاران ژن و منداڵ و پیر و پەکەوتەی کردوتە قوربانی. وێڕای ئەو شاڵاوە دڕندانەیە بەڵام زلهێزانی جیهان بێ هەڵوێستن و لە هەوڵی پەردەپۆشکردنی تاوانەکاری قەواری زایۆنیدان. وڵاتانی ئیسلامیش تەنیا لەسەر ئاستی جەماوەر هەڵوێستیان هەیە و سەرکردەکانیان جوڵە و هەڵوێستی کاریگەریان نەنواندووە. چیانوری کەناڵی پەیام، چەمچەماڵ.